سڵاوتان لەبێت و ئەمڕۆتان باش بینێرانی خۆشەویست خۆشحاڵم کە ئەمڕۆژ لەگەڵتان نابم هیوادارم هەموو لایەکتان هەینێکی خۆشتانە بێت عزیزانی ئێمە بۆ ئەمڕۆ پانۆرامەی پرۆگرامەکانی ئەم هەفتەیەمان بۆ ئامادە کردوون کە تایبەتە بە هەموو پرۆگرامەکانی ئەم هەفتەیە و هەروە هەموو ئەو میوان ئازیز و خۆشەویستانەی کە لە ماوەی ئەم هەفتەیە هاتوونەتە ستۆدیۆ و لەگەڵمان نابوون با پێکەوە بینەربین. کاکتوانە زۆر بەخێر خۆشحاڵین کە میوانە لێرە بینین. زۆر سپاس بۆ قوبڵکردنی میوانداریەکەشت. جامانوێت باز لە یەکسە کتێبەکە بکەین پیانۆ بۆ هەمووان مەبەستت چییە لە ئەم ناوە؟ دیارە من ساڵی پار بڵین ڕاگەن پرۆژەیەکم ڕاگەیان بە ناوی زنجیرە بڵاوکراوەکانی فەرمیزیکۆلۆجیست توانە حەمە دوو ژماری لە ساڵی ڕابردووە بڵاو بووە و ئەم ساڵ بە خۆتان نزان ببوونی ئەم زروفەوە خۆی ئامانجم زیاتر بوو چکە ژماری زنجیرەکە 50 زنجیرێ وادە 50 ناونیشانی جیاوازە کتێبی یەکەم و دۆمیایەکان بە ناوی موزیکچیە بوو ژمارەیەک ژمارە دوو بە ناوی ئۆرکسترا ژمارە سی زنجیرەکەم بە ناوی پیانۆ بە هەمووانە. دیارە پیانۆ بۆ هەمووان جیاواز لە کتێبەکانی تر ئەمە وەرجێڕان و هەم ئامادەکردنەوەیە لە زمانی ئینگلیزیەوە بۆ زمانی کوردی میتۆدێکە ئەوەی بڵین ساڵی پار و پێرار من ئەم لە پەیمانگاکەی خۆم لە دلتا میوزیک ئەزمموی ئەم کتێبەمان کرد. لە کاتی بڵین ئەزمونکردنی ئەم کتێبە هەستمە کرد فێرخوازەکانم زۆر بە خێرایی توانیان هەیە کۆرسی یەکەم لەم کتێبە تاواکرد. دوای بە دوواداچوونم بۆ کتێبەکە کرد سیرەکەم ژماری دابەزاندنی لە وێبسایتەکانە زۆر یەجگار زۆرە و وێبسایتی تایبەتی هەیە منیش خەونێکم هەبوو دایم ئەویش ئەوەیە لە مەجای کارکردن بڵین لە ڕێکخلاوە نێودەوڵەتەکانە زۆربەی کات خەڵکە هات بە میوانی بۆ کوردستان سێرمەکە تۆزە گیتارەزانێت تۆزێ پیانۆ ئەزانێ هەر سەبەبی ئەوەش بوو ناوی کتێبەکەم لە پیانۆ ئەیەوە گۆڕی بۆ پیانۆ بۆ هەمووان مەبەستیشمەوەیە کە هەموو گەنجێکی کورد هەموو مناڵێکی کورد هیچ نەبێ بیسکێک سەرەتایەک لە مۆسیقا بزانێت ئەم سەرەتای یارمەتیمانەیە بۆەوەی کە ڕۆشنبیری موزیک لە لای گەنج و لەلایەن مناڵان و لە هەموو ئاوتەمەنانی کە حەزیان لە موسیقەکە بتوانێت لە ڕێگای ئەم میتۆدەوە بتوانێت کەمێک شارەزایی لە بنەماکانی موزیکەوێ بە تایبەتی بنەماکانی موزیک لە ئامێری پیانۆ وا بزانم یەکێک لە ئامانجە گەورەکانی کتێبەکە ئەم کتێبەوەی کردووە ینی ئەم کتێبەوە ئاکات هەر کەسێک ئەگەر هیچ لەسەر میوزیک نەزانێت بتوان لە ڕێگەی ئەمەوە فێربێت بە دڵنیایی بە هۆکاریەوەی کە ئێمە هیچ شتێکمان نیە بە زمانی کوردی ئەگەر ژمارە و کتێبانی کە لە ناو کتێبەخانەکانە چەندین جار باسم کردووە تەسەوورەکەم نەگاتە 100 کتێب لەسەر مۆسیقا ئەنجا بە تایبەتی میتۆدی فێرکاری ئەوە هەر ئەزمونمان کەمە لەگەڵیان ینی ئەم میتۆدێکی فێرکاریە بە ئامانجیەوە دروست کراوە کە کەسێک لە سەرەتای فێربوونی پیانۆیە لە سەرەتای موزیکا بتوانێت لە یەک کاتە لە ڕووی تیۆری و لە ڕووی پراکتیکیەوە سوودمەند بێت لەم کتێبە. ئەم کتێبە بە زمانی ئینگلیزی هەیە ئەگەر تۆ زمانی دووەمی خۆتە زۆر لەوانەیە وازەحنێ بەس ئەگەر بچێتەوە سەر زمانی دایک ئەشێت ئاسانتر بێ بۆ کەسانی کە خۆیان ئەیانەوێ هەوڵ بن و لە هەمان کاتژا سیدیەکی دەنگی لەگەڵایە هەموو ڕاهێنانەکانی ژەندراوە توتیا بووی خوێنکاری ئەگەر خۆی هەوڵەیە زۆر بە ئاسانی بتوانێت لاسایی کات و گوێی لێ بگرێ. دوو ئەگەر ئەم کتێبە مامۆستا بەکاری بێنێ من دڵنیام ڕێگ ئاسانکاریکی زۆر گەوری بۆ مامۆستا کردووە بۆ نمونە لەسەر واید بۆردەکە هەموو شتەکان شەرحکە ئەمە هەمووی بۆ شەڕەکراوە کۆرسبووکێکی ئامادەکراوە ئەتوانێت لێ کاتە تیۆریەن چکە ڕاهێنانی نووسینەکی تایە و لە هەمان کاتە ڕاهێنانی بڵین کردداری تایە بە هەردووکی مامۆستاکە میتۆدێکی لەبەر دەستا ئەتوانم لە حەزەی باتی شتەکان من جارێ بۆم شەرح کردووە مامۆستاکە دیسانەوە بۆی شەرحەکە تەسەورەکەم ئەم کتێبە وەکو نەک بڵین هەر بە تەسەورە هەن من ئەزممونیشم کردووە ئەزمونێکی زۆر باش بووە لە ناو پەیمانگاکی خۆمە ئەمە کۆرسێکی فێربوونی سەرەتاییە لە دوای ئەمە مامۆستاکە توانێت کتێبی تری باتێ و توانی میتۆدی بە ئومێدم بتوانم بەشەکانی تریژ لیڤڵەکانی هیواداری زۆرترین فێرخواز سوودی لێوەربگرێت کەواتە کام کتێبێکی سەرەتایی بێت بۆ کۆرسێکی سەرەتایی بێ وەری بگرێت بۆ هەر کەسێک فێر بێت کاکتوانە بیری لەوە نەکردوێتەوە کتێبێکی تاواکەری ئەمە دابنێت خۆی ئەمە ژمارەیان لەوانەیە بۆ نمونە 4 بۆ 5 بەرگی ترە بەڵام من لە کوردستانە تاکە نەفرێکم هیچ موسسەیەک نییە پاڵپشتی ئەم پرۆسانە بێ بەڕاستی ئەوەی منێکم ئیشی موسسەیە بەڵام من لە ماڵەوە بە تەنیایکەم بۆ نمونە ئەبێ دیزاین خۆت بیکەیت
دیزایندەرەوە هاوڕێکم بۆی کردم بەڵام عادەتەن دیزایانی ناوی نۆتە تۆزی ئیسعاجە وەکو دیزایانی ترنی لەوانێ هەموو کەسێ نەتوانێت بیکە دیزایانی ناوە خۆتێکی مارکتین خۆتێکی بڵاوکردنەوە خۆتێکی تەرجەمە خۆتێکی هەڵەچن نووسین هەموو بابەتەکان زۆر قورسە بەتایبەتی ئەگەر بۆ نمونە من هەر تەرجمەیکەم بینێرم بۆ موسسەکە دیزاین وشتم بۆکە من لە ماوەی ساڵێکە لەوانەیە بتوانم دەکتێ بڵاوکەمەوە نەک 1 و 2 3 ئەمە یەکێکە لە مشکلەکانم بەس بە خۆشحاڵیەوە ئەمە هاوڕێکم مناوی خیامڕۆهان دیزایانی بەرگەکەی بۆ کردم بەس دیزایانی ناو خۆم کردم خۆشوێستا باس لە دیزاینەکەشی ئەکەین کەواتە باسێکی ئەوەش بکەین باسی وەرکی کە کەمی تەنیای خۆت ئەمە بە تەنیا کردو هۆ کارەکە شێر ئەوەیەکەی مە سەرچاوی کوردیمان یەکەم کەمە دووەمی نیشان لە ڕووی میوزیکەوە کە زۆر کەمە نووسەرمان نییە بۆ نووسینەوەی میوزیکەکان بۆچی؟ بەداخەوە ئێمە لە ئەتوانم بڵێم لە ساڵانی 1950ەوە لە 1953 بۆ 54 یەکەم کۆمەڵە گەنجی شاری سلێمانی هەولێر لە پەیمانگای هونەرە جوانەکانی بەغەدا تەخەڕوجیان کردم بە درێژایی ئەم چەند ساڵە ئەگەری ساڵی یەک کتێب چاپ کرایی یەک میتۆد حاضر کرا لەلایەن کەسانی ئەکادیمیەوە کە لەناو پەیمانگاکان دەرەچن بڵێن ئەو کۆمەڵە گەنجی لە بەغداد کە تەخەڕوجیان کرد ئەگەر ئەساسێکیان دروست کردا لەوانەیە ئێستا من ناتوانین ڕخنە لەو سەردەمەگری نازام چۆن ژیاون ژیانێکی سەخت بووە ئامێری چاپنە بەڵام لەو سەردەمەوە ئەگەر ئێمە بمانتوانێت ژمارەی کتێب چاپ بکەین یا بۆن من لە ساڵی 1970کان و پەیمانگای هونەرە جوانەکان دامەزراوە لە 84ەوە بۆ نمونە ئەگەر هەڵە نەبم بەشی مۆسیقا 84 کراوەتەوە بەشەکانی تر لە 1970 کراوەتەوە تا ئێستا هێمە هەر ناڵێنی بەدەست نەبوونی میتۆدەوە ئەی ئەم مؤسسانە لە ڕاستەیە کە تۆ پەیمانگایەکەکەیتەوە شوێنێکەکەیتەوە پێویستە یەکەم میتۆدە پێ بە تۆ بە چه میتۆدێکەوە ئەتوێ ئامانجەکانە بپێکی هەوڵەکانە چۆنەچێت بەداخەوە لە من 36 ساڵی تەمەنی من ینی 36 ساڵە ژمارە کتێبەکانمان ئەوەیە هەوڵەکان چڕڵپڕ نیە لە بواری تیۆریە هەموو تەلەبەیەک لە ناو زانکۆکانە لە ناو پەیمانگاکانە تەنها ئەیانە ببن بە ژنیارێکی باش بەبی ئەوەی لایەنە تیۆرەکەیان بۆ نمونە گەشەی پێبن بەڕاستی مۆسیقا تەنها لایەنی کردداری نییە من چەند جارەڵێم ئەو قەرەجانی کە لە ناو جادەکانی تەقسیمیا لە جادەکانی یۆنانیا لە بەڵکانە بینی زۆر لە ئاستی لە ئەکادیمیەکان لەوانەیە باشتر بێ لە ژلەنین و لە ڕووی ئەحساسەوە بەڵام ئەکادیمیا ئەوەیە کە لایەنە تیۆرەکەت بەهێزە لە مەودایەکی کورتا فێرتەکە لە بڵین دنیابینیەکی جیاوازتر تایاتێ لە مۆسیقا هەر بریتی نیە لە پراکتیک ئەگەر هەر بریتی بێ لە پراکتیک تۆ تەنها ئەوەیە کە لە کافەیەکە موزیکە ژین حەقی خۆ وەرەگری بەڵام مۆسیقا و هونەر چەمکێکی زۆر فراوانترن بەداخەوە بە درێژایی ئەم چەند ساڵی کە ئێمە لە کوردستان هەم ئازادین و هەم حرەکەی موزیک لەم شارە بە تایبەتی پایتەختی ڕۆشنبیری بەهێزترە لە چاو شارەکانترە نەمانتوانی و مەکتەبەیەکی بەهێزمان هەبێ لە ناو کایی موزیکە نەکایی موزیک شانۆ و سینەما هەموو بوارەکانی تر هەمان گرفتی منە ئەگەر بۆ ئەسەسات هەبێ ئەگەر پاڵپشتی دارایی حکومی هەبێ ئەگەر تیم هەبێ کارکردن بە تیم هەبێ ئێمە ئەتوانین لە ماوەی چەند ساڵێکە ئەم خەمە کۆتایی یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە کار بە تیم ناکرێت ڕەنگار کەسەوە تیم زۆر گرنگە و ئەسەسات زۆر گرنگە بۆن پەیمانگای هونەرە جوانەکان ئەگەر یا زانکۆکان بیکا بە ئیجباری ساڵانە و تەلەبانەی کە توێژینەوەی زانستیەکەم توێژینانە بە ئاستێک بکرێت کە توانای چاپکردنمان هەبێت. عزیزانی ئێمە بۆ میوارە میوانێکی زۆر عزیز و خۆشەویست لە ستۆدیۆ لەگەڵمدایە ئەویش کاک محەممەد مێرگە سۆریە کە نووسەر و توێژەر کاک محەممەد ئەمڕۆ ئەم کتێبەی بڵاو کردوێتەوە کە ئەم کتێبە بە ناونیشانی شەهیدان و سەربەران لە ڕۆژنامەوانی کوردیدا و هەروەها کوردستانی نوێی وەکو نمونە هێناوەتەوە کە ئەم کتێبە ئەمڕۆ لا ساڵۆنی کوردستانی نوێ لە مەراسیمێکدا واژووی لەسەر کرا ئەم بەیانیەوە هەروە بڵاو کرایەوە پێمان خۆش بۆ ئەمڕۆ میوانداری کاک محەممەد کەین بۆی پێکەوە لە نزیکەوە باز لەم کتێبە بکەین و هەروە بزین ناوڕۆکی کتێبەکە و گرنگی ئەم کتێبە لە چیدایە وەک دەزانێت کە کاک محەممەد پێشتری چەندین بابەت و کتێبێکی نووسی و بڵای کردوێتەوە کە پێش لە پرۆگرامەکەمانە چەند جارێک میوانداریمان کردو لەگەڵمانە بووە کاک محەممەد بەخێر بێت زۆر خۆشحاڵم کە جارێکی پێکەوەین
زۆر سپاس زۆر سپاس بۆ ئامادەبوونت سەرکەوتنەوە و پیرۆزبای بڵاوکردنەوەی ئەم کتێبە نوێشت زۆر سپاس بۆی بەهێوای بەرداوامی بۆتەوە سپاس زۆر مەمنون. کاک محەممەد با سەرەتا یەکسەر لە ڕاستە کە زۆر جار باز لە ناونیشانی کتێبەکرێت ئاماژە بۆ کرێت کە ناونیشانی کتێبەکە بەشێکە لە ناوڕۆکی کتێبەکە ئەبێتانی کاتێک خوێنەر ناونیشانی کتێبەکە خوێنێتەوە یەکسەر ئەها مەفهومێکی لا دروست بێت وێنایەکی لا دروست بێت کە ناوڕۆکی کتێبەکەش باز لە چی ئەکات. شەهیدان و سەروەران لە ڕۆژنامەوانی کوردیدا کوردستانی نوێوەکو نمونە ئەمەوان بە ڕووکەیت و زانیاری دێ بە ئێمە بینەرانیش. بەڵێ دووبارە زۆر سپاس بۆیەوە و سپاس بۆ بینەرانی گەلی کوردستان بۆ بەرنامەکەتان. ئەم کتێبەی من ئەوە بەرهەمی سێزدەمین چاپکرا و بڵاوکراوی خۆمە. ئەمە توێژینەوەیە کە پێشکەشی زانکۆی سلێمانی بەشی ینی کۆلیژ زانستە مرۆڤەتەکان بەشی میدیا و پەیوەندەگەشتەکان کراوە بۆ بەدەستێنانی بە کالیرۆس. ئەمە لاپەڕەی سەروەران و شەهیدان من لەبەرەوە هەلم بژارد چکە پەیوەندی ڕاستە خۆی بە دەستپێکی کاری ڕۆژنامەوانی یان ڕۆژنامەوانی کوردیەوە هەیە. لێرەوە پێم خۆشە سپاسی بەڕێز دکتۆر هەواڵ بکەم کە سەرپەرشتیاری ئەم توێژینەوەم بووە، سپاسی کوردستانی نوێژ بکەم کارکی چاپکردنی ئەم کتێبیان گرتەستەوە، سپاسی کاکرم عوسمانیش بکەم کە دیزاینەری ئەم کتێبەی کردووە. ناوەڕۆکی کتێبەکە وەکو باسم کرد تایبەتمەندە بە لاپەڕەیەک کە لاپەڕەیە پەیوەندی بە دەستپێکی کار ڕۆژنامەوانی هەیە. لە هەمان کاتیشا سێ بەش هەر بەشە چەند سێ بەش پێکاتوە. بەش یەکەمی لەسەر ڕۆژنامەوانی کوردی و ڕۆژنامەی حیزبیە، بەشی دووەمی لاپەڕەی شەهیدان و سەروەران لە ڕۆژنامەوانی کوردی، بەش سێمی کوردستانی نوێ و لاپەڕەی شەهیدان و سەروەران. واتە تۆ ویسوودە کاک محەممەدیانی دوو بابەت تێکەڵ یەکتری پێ، یەک کاری ڕۆژنامەوانی کە پێگومان کارێکی زۆر گرنگە و هەروە کارێکی گەورە پیرۆزە و هەروە کاری پێشمەرگادی یاخود ئەو شەهیدانەی کە لە ڕێگەی ڕزگاری خوازی کوردستان گیانی خۆیان فیدا کردووە کە هەمیشە لە ڕۆژنامەکانە بەتایبەت ڕۆژنامەی کوردستانی نوێکە وەکو خۆت وتە کە هەمیشە لاپەڕێکی تیا بووە باسی لەو شەهیدانە کردووە. بێگومان هەردوو کارەکە کارێکی زۆر مەزن و پیرۆزە کە کاتێک دەستەکەی بەکاری ڕۆژنامە نووسیژە خۆت ڕۆژنامەوان ئەویش لە هەمان کاتە وەکو سەربازێکی ون یاخود وەکو قەڵەم بەدەستێک چۆنەڵی ڕاوەچوونی خۆی ئەخاتە ڕوو یاخود پشگیری و هەروە بابەت و کۆمەڵێک پرس و ڕای گرنگ ئەوروژێت. من مەبەستی سەرچیم لەوە بوو کە هەم گرنگی بە لاپەڕەی تایبەتمەند لە ڕۆژنامەوانی کوردی بدەم، چکە ئێستا گەر ئێمە سەیری بکەین بەشێکی زۆری ئەو توێژینەوانەی کە لە بواری ڕۆژنامەوانی بە کالیۆس و ماستەر و دکتۆراکرێ زۆر کەم خۆی لە لاپەڕەی تایبەتمە نەدرێت. زیاتر ئێستا بڵێن زۆر گرنگی بە میدیای بینراوە درێت، تەلەڤیزیۆن و بیسرا و رادیۆ یان گۆڤارەکان. تەمان دەستپێکی کاری ڕۆژنامەوانی لە هەموو جیهان لە وەرەقە دەستی پێ کردەوە، واتە لە نووسین یان بڵێن خوێنراو، چکە ئێمە سێ بەشمان هەیە، بینراو و بیسرا و خوێنراو. ئەمەی من کە بەستومەتەوە بە ڕۆژنامەی کوردستان وە کۆمەڵێک لە گۆڤار و ڕۆژنامەکانی دواتر کە لە قۆناغی بڵێن دوای دەرچوونی ڕۆژنامەی کوردستانی دایکەوە دەرچوون، بۆ ئەوە بووە کە لە هەموو ئەو قۆناغانە گرنگی بە کەسانی بەختکەر بە ئەو کەسانە دراوە کە تێکۆشان و خەبات دەکەن. واتە ئێمە لێرە ئەمانەوێ ئەوە پەیامە بگەینین بە خەڵک و بە ڕۆژنامەوان و بە نەوەی ئێستا کە یەکێک لە سیما و خەسلەتەکانی کاری ڕۆژنامەی کوردی یان دەستپێکی ڕۆژنەوانی کوردیان بڵێن تایبەتمەندیەکانی ڕۆژنامەی کوردی پەیوەندی بە ڕوحی بەرەنگاربوونەوە و کۆنڵەدان و قوربانیدانەوەیە کە ئەمە یەکێکە لە سیمایەکانی ئێستا گەر سەیری ڕۆژنامەوانی ئێرانی و تورکی و ئەوڕۆپی بکەین بەشێکی هەریەکی تایبەتمەندی خۆیە، بەڵام بەشێکی زۆریان پەیوەندی بە گەشەی سیاسی یان پیشازی یان دەرکەوتنی چینی برژوازیەوە هەیە.
خۆشەویستان بۆ ئەم ئێوارەیە میوانداری بەڕێز پشکۆ محەممەد ڕۆستەممان کردووە کە بەڕێزیان بەڕێوبەری ڕۆشنبیری و هوەری کەلارن لە هەمان کاتیشا شانۆکارن کە لە لای ئێمە و ئەمانوێت باز لە هوەر بکەین لە کەلار لە ئێستادا لە چی ئاستێکدایە. کاک پشکۆ زۆر بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ ماندووبوونیشت کە ئەزێت کێشەوە ئەم ئێوارە میوانداری ئێمەت قبوڵ کردووە. زۆر سپاس دەکەم. کاک پشکۆ ئەمێ برەوە دەست پێ بکەم ڕۆشنبیری یاخود لە ساڵی چەندەوە شانۆی کەلار دامەزراوە؟ شانۆ لە کەلار لە پێش ئێمە ڕوتێکی هوەری هەبووە بە ناوی شانۆ نمایشکردن لە ساڵەکانی هەفتا بووە. بەڵام بە نسبەتی ئێمەوە بە دەقیق مێژۆکەیم لەبەرە لە دەی 1986 ئیجازەی ئەومان وەرگن وڵەتی ئۆمەر کە تیپی شانۆ و مۆسیقای گەرمیان لە کەلاردا بمەزرێت لەسەر دەستی چەند برادێک کە ئەو دەما دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکان بوو ئەبوو وڵەتەکە هیچ نەبێ دوو کەسی تێدا بێت لە هونەرمەندانی کە تەخەڕوجی پەیمانگای هونەرجوانەکان بێ. یەکێ لەوانە مامۆستا سەربەز بوو، کاک بەرزان بەکر بوو، سەرکۆی محەممەد ڕۆستەم بوو، مامۆستا مستەفا سەعید بوو، کۆمەڵێک ناو بوون. ڕەنگە ئێستا ئاوە نەتوانین هەمووی لێرە بڵێن، ئەمە ئەو دەستەیە بوون کە توانیان لە ساڵی 86 برەو بۆ کار بدن و ئێمەش تیا ببین بە ئەندام و ڕۆڵی هوەری تێدا ببینی. ماندوو نەبن، ئەمە خۆشحاڵ بووین دووبارە. کاک ڕۆستەم ئەگەر باسی ئەومان بۆ کە یەکەم کاری تیپی شانۆی کەلار چی بوو کە کردیان؟ یەکەم کاری شانۆیی لە کەلار کە ئەنجامماندا لە دوای ئەوەی کە دامەزراندن دەستی پێ کرد و پێم وایە ئەوەنە گوڕوتینێکی بەتیلمان هەبوو، ئەوەنە خەڵکیش لەگەڵمانە بە شوجاعەوە هاوکارمان بوو. لە 16/8/1986 بزانم ئەکا 2 مانگ و 6 ڕۆژ کە توانیمان دوو کاری شانۆیی نمایشکەین. یەک لەوانە ناوی یەکە لە کارە شانۆیەکان ناوی پارەی دەرمان بوو، نووسینی یوسف العانی بوو، دەرهێنانی کاک جیهاد کەریم حەمید بوو. کاری دووەمیش شانۆیی دائیرەی نفوس، نووسینی بەڕەحمەد بێ هونەرمەند سمکۆ عەزیز، دەرهێنانی مامۆستا سەربەز ئەحمەد محەممەد. ئێمەش ئەکتەر بووین لەو کارە شانۆیانەدا. لەو کاتەدا کاری شانۆیی چۆن بوو؟ بەنمونە باز لەواکەی لە 86 یەکەم کارتان ئەنجامدا، لەو کاتەیە شانۆ چۆنە بینرا؟ باوەڕتە بێ ئەو سەردەما ئەو ساڵی 86 گڕوتینی شۆڕش و گڕوتینی هوەری لە ناوچەی ئێمە لە وڵاتە گەرما لە کەڵکەڵەی کاری هوەریە بوو. زۆرترین جەماوەرمان بوو. زۆرجا ناڕەحەت بووین لە نمایشکردن، ئەوە لە ڕۆژێکە چەند جارێک نمایشمان کردایەتەوە تا پیاوە بەتەمەنەکانی شار هەمووی ئامادە ئەبوون. ئەو کاتە سۆشیال میدیا نەبوو، خەڵک وەکو ئێستا بە تۆڕە کۆمەڵایەتیەکان و سەرقاڵی ژیان نەبوو بەو ڕادەیە. پێم وا بێت چێژێکی زۆریان نەبینی لە کارەکان. حتمەن تایبەتمەندی خۆیە بوو، تەماسێکی ئێمەشە بوو لەگەڵ خەڵکە. خەڵکەکە خەڵکێکی ڕۆشنبیرە، خەڵکێکی وشیارە، مرتاحە بوون بۆی کە ئامادە بن. شۆڕشی نوێیش کاریگەری خۆی هەبوو. ئێمە بە ئاشکرا بووین بە خاوەنی تیپی شانۆ و مۆسیقای گەرمیان. شۆڕش هەستی بەمە کرد کە شتێکەیە زۆر جار لە دەرەوە لە شاخ ڕێنماییەکەیان بۆ کارە هونەریەکان. یەکێ لەوانە لەبیرم دێت لە ڕێگەی برادرانەوە کاری شانۆی کاوێ ئاسنگەر، نووسینی جوامێر واتە شێرکۆبیە کەسی نەمەر. بەڵێ لەو کاتەیە نسمکۆ پشکۆ ببوورە، لەو کاتەیە لەکوێیان نمایشتانە کرد؟ بۆ کاتە باسیەکەی حکوومەتی بەعز بوو، لەو کاتەیە ڕەنگە قورس بووبێ بۆ ئێوە، چۆن نمایشتانەکەی، چۆن ئەم خەڵکە کۆ بۆ ئێوە؟ کارە شانۆیەکانمان هۆڵێکە بوو، هۆڵی پەروەردە بوو، سەر بە قوتابخانە بوو، قوتابخانەی شێوانە. هۆڵەکەمان وەرگرت، زۆر بە کورسیمان بە زەحمەت پەیا کرد بۆ دانیشتنی خەڵکەکە کە بینەرمان بێ. شانۆیەکمان لێ دروست کرد بە کۆڵ خۆڵمان بۆ هێنەوە دروستمان کرد. بۆ ئەو سەردەما هۆڵێکی مۆدێرنی چاک بوو، بەڕاستی استفادەمان لێ کرد و دوای ئەوە هەر ئەوش با بخەمەوە یادت ئەم تیپە شانۆیە کە ناوی تیپی شانۆ مۆسیقای گەرمیان بوو
دەستگای داپۆسەرەری ڕژێمی عێراق بانیان کردین زۆر عزیەتیان داین لەسەرەوەی بۆچی ئەم ناوەتان هەڵبژاردووە بەو عنوانەی کە پێشتر لە شاخ تیپی پەنجاوێکی گەرمیان هەبوو ئەو گەرمیانیان لێکردینەوە وتیان ئەبێ ناوەکەتان بگۆڕن هەڵبەتە ئیغباریش لەسەرمان بوو ناوی تیپەکەیان پێمان گۆڕی بە تیپی شان و مۆسقای کرد ینی قسانە سەر ناوەکەشە کرد و کاتە زۆر حتەنانەت ئەو نەسانش کە ئەبرا زۆر جا ئەڵگۆڕمان تیا کرد بۆ فلتەرداینی زیاتر برادەران کە لە شارزاتر بوون لە من با بڵێین لەو فلتەرە هینێکمانەکە تەکتیکێکە کرا بۆی ئێمە نەسەکانمان خەسار نەبێت. ئەو شەوەکە ڕازیز و خۆشەویستە کا کامەڕە قارەداغیە کا کامەرە بەخێربێت زۆر سواز و ئامادەبوونت خۆشحاڵم کە جارێکی کە پێکۆ دانیشین وەرە باز لە کار و پرۆژەی هوەری نوێیەکەین. زۆر سواس من زیاتر سپاس دەکەم. کا کامەران بێگومان لە ماوەی کەرەنتیکردنا کە بێگومان ماوەیەکی ئیزعاج بوو و هەروە هەمومان بێتاقەت بووین لە ماڵ و نەمە نەزانی چی بکەین بەڵام تۆ وەکو هونەرمەندێکی شێوەکار بەردەوامبی لە کارکردن و هەروە کاری نوێش ئامادە کردووە کە پێشکەشەکەی بە کارمەندانی تەندروستی و هەروە دکتۆرە بەڕێز و مادوورە ناسەکان کە لە ماوەیەدا کاریان کردووە. پێم خۆشەکەمێک باس لەو ماوەیە بکەین چەند کارە کردووە و هەروە چەند کارە ئامادەیە بۆەوەی کە دواتر نمایشیکەی لەگەل لەرەکەەوە هەروارە پێشانگایەکی نوێ. زۆر سپاس تاوان ئەو ماوەی کەرنتینەکردە یەکێک بوو لەو ساتە زۆر ناخۆشانی کە هەمومان تووشی فەراغێک بووبووی نەمانەزانی چۆن تێپەڕێنین خۆشببختانە هونەرمەند بۆ خۆی ماتریاڵێکی توانێت کاتەکانی پێبێتە سەر بەڵام من زۆر جابیم لەوە کردەوە کەسانی کە هیچ شتێک نیە پێوی مەشغوڵ بن چەند زیاتر تووشی مەلە بن. من بە درێژایی ئەو ماوەی کە کەرنتینە بووم لە ماڵەوە زیاتر سەرەتای کەرنتینەکردنەکە هەموو ڕۆژێک ناوبۆناو کاریکاتێرێکم دابەزان و ئاماژەیەک بوو بۆیکەوە ئەم ڤایرۆسە تا چەندێک کوشندەی ئەم ڤایرۆس تا چەندێک ترسناکە ڕێگەکانی خۆپاراستن و زۆر جار کاریکاتێر مەکرد لەسەر ئەو کەسانی کە بەتحاڵیبوونێکیان تایە کە ئینکاریان لەبوونی ئەم ڤایرۆسە. بۆیە سەرەتا ئێمە وەکو ئەرکێکی ئەخلاقی خۆمان گرنگ بوو کە تۆ پەیامێک بگەێنی لە ڕێگەی ڕنگ و لە ڕێگەی هێڵی خۆتەوە. بۆیە زۆر جار ئەو شتی کە لە بەوێنە ئەگەێنرێ لەوانە لە نووسین کاریگەری زیاتر بێ دەقسەکردن مەبەستمۆنێکە لە قیمەتی نووسین کەمکەمەوە بەڵام زۆرتری وێنەکان زووتر ئەگەن بە تایبەتی جیهانی کاریکاتێر جیانێکی زۆر فراوانە ئەتوانێت کاری لەسەر بکرێت بەدەر لەوە چەند کارێکی تابلۆشم کێشا بوو و دوکاریش قسەی لەسەرەکەی. باشە ئەو چەند کارێک کە ئێستا خۆ ئاماژە پێکرد کە کێشاوتە یەکێک لەو کارانە کە کارێکی گەورەیە کاتابلوێکە کە ئەتوانە بڵم قەبارەشی گەورە پێم خۆشە لە ڕووی قەبار ئەوانەشۆ زانیاریمان پێ بدەیت کە پێشکەشەکەی بە کارمەندانی تەندروستی و هەروە دکتۆرە بەڕێزەکان کە ئەم ماوەیە چەند بە دڵسۆزانە مادوورە ناسانە کاریان کردووە. چۆن بیرە لەوە کردووە کە تابلێکی وەهاب کێشی کە من تابلۆکەم بینیوە تابلۆکی زۆر جوانە و هەروەها ڕێک لە باناکەی تێگەیدانی پەیامەکەی خۆی گەێنێ ئەوە تابلۆکەشە کە لەسەر شاشارە بۆی بینەرانیش ببینن. بەڵێ ئەم تابلۆیە هەموو هونەرمەند زۆر گرنگە لە هەموو کاتەکانی ژیانە لە کاتە ئانیەکانە یاخود لەوانەی کە چ سیاست بێ چ ڕۆشنبیری بێ خزمەت بەگەل بکات پێویستە ڕۆڵی هەبێت. دیارە ئەم پزیشکانە کە پیانەوترێ لەشکری سپی یاخود هەر ناوێکی جوان کە بە قەبارە و بە باڵای ئەمانە بێت قابلیانە لە پێشەوەی ئەم جەنگان و هیچی کەمتر نییە لەو جەنگەی کە پێشمەرگا لە بەرامبەر داعش ئەیکرد. لەوانەی بڵێم ئەوان دوژمنەکەشیان دیار بوو ئەمان ئەم دژمنەشیان دیار نەبوو کە بەم شێوە دڵسۆزی کاریانەکە بۆیە شایەنیان بوو کە هونەرمەند بتوانێت چۆن ڕۆڵی خۆی بگەێنێتە ئەم هونەرمەندانەوە چۆن پامی بگەێنێتە هونەرمەند ئەم دکتۆرە ئازیزانە ئەو بوو من بیرم لەوە کردەوە کەوا تابلۆیەک دروستکەم چونکە هونەرمەند ماتیا بەس ئەوەی بەدەستوانی بەس تابلۆ و ڕنگ و هێڵی بەدەستەوە ناتوانانی شتی تر بکەین وە گرنگیشە پەیامی هونەرمەند پەیامی نووسەر پەیامی ڕاگەیاندکار وەکەوەی بەڕێسان کە دێژایی کەرنتینە دەورتان هەبووە بیرم لەوە کردەوە کەوا کارێک بکەم بۆ ئەم دکتۆرانە ئەویش هاتم باگراوندی سلێمانیم خستە پشتی دکتۆرەکانە وە خۆیان بە شێوەی لەشکرێک وەستاون لە پێشی ڤایرۆسەکە. ئەم بیرۆکەی تەنها بۆ سلێمانی نییە کە من بتێم بیکەم قەباری تابلۆکە 2 مەتر بە مەتر و هەشتایە
کە ئێشتا هەفتەیەک دوو هەفتە کارکردنی تاماوە بۆی کەوا دوایەوە دەمێکە سەرقاڵی دروستکردنی تقریبان بۆ ئەمڕۆ 30 بۆ 35 ڕۆژە بێ من کە ئیشی تیاکەم چونکە ئیشەکە گەورەیە و پێویستی بۆی کاتی زیاتری بێت بڵێ ئەم پرۆژەی من بریتینە لەوەی کە من هاتبێتم سلێمانیم جاکرد بێتەوە بەسەرەن بچێتە بابیەوەی من بۆ بە سلێمانی نا بەڵام خۆتە زانی کاری هوەری دایمە هەممە بلانی مادی ئەوێ و کاتی ئەوێ من پێم خۆشە بۆ هەر شارێکی کوردستان لە هەولێر لە دوهۆک لە زاخۆ چونکە هەر دکتۆرێک لە هەر شارێک بێ بۆ ئێمە دکتۆرێکی سلێمانیە چونکە لە هەولێریش هەر پارێزگاری لە هاوڵاتێکی منەکە لە دوهۆکیش بە هەماشی کە سوکار و دۆستی من پێم خۆشە بۆ هەموو شارێکی کوردستان ئێمە کارێکی وا بکەین و باگراوندی شارەکە بخینە زۆر جاریژەم قسەیە لێ هوەرمەندان خۆیان شارچەتی دروستەکان من پێچەوانەوە بەڵام من وەکو ئەرکێکی سەرشانی خۆم ئەتوانم بڵێم من لە کوردستانە سلێمانیم خۆش بووە ئەمە مافێکی خۆمە کەسێکی هەولێری مافی خۆیەتی هەولێری خۆش بووە کەسێکتر مافی خۆیەتی دۆکی خۆش بووێ بەڵام لە کۆی بازنگا خۆشەویستی و ئەخلاقی هوەریەکە من هەموو کوردستان بەشێکن لە دڵمان بەشێکن لە ڕۆحمان بەڵام لێرا من سلێمانی وەک هەنگاوی یەکەم کردومە و لە ئایندا هەنگاوی دۆمان بۆ هەولێر و بۆ خانەقین و بۆ دوهۆک و بۆ زاخۆ بوانە پێم خۆشە هەموو قەستەخانەیەکی کوردستان من شانازی پێوەکەم تابلۆیەکی من بچێت دەسەر دیواری ئەو نەخۆشخانە و تەنها شانازی بۆکەم لێ نووسابێ کامرە قەراخی بێگومان کاکەمەران ئەم تابلۆ کووتە کە ماوەی ئیشکردنی دوو هەفتەی تیا ماوە تاکو تەواو بێت پێشکەشەکەی بەکوێ لەکوێدا ئەندرێ شوێنەکە دیاری کراوە یاخۆ تۆ جارێ ماوە من نازانم لەکوێدانە ئەوەی ئەرک بۆ لەسەر شانی من پێشکەشەکەم بە خستەخانە و بۆ کارمەند و بۆ دکتۆرە ئازیزانەی کە خۆنەویستانە شەو ڕۆژ ئێمە لە ماڵەوە بووین پێی بێتاقەت بووین ئەوان لە نەخۆشخانە و بۆ کەل و پەلوجل و بەرگەوە کە دڵنیام جلوبەرگەکە خۆی بۆ خۆی لەبەرکردنی ئەو جلوبەرگە بۆ خۆی ئەرکێکی زۆر سەختە دەبە بەستنی ئەو ماسکانە ئەرکێکی زۆر ئاسان نییە تۆ بتانی چەند کاتژمێرێک بەم ماسکەوە پاشانیش لەگەڵ چیا لەگەڵ ڤایرۆسێک ئاجەنگی کە نازانی ئەم ڤایرۆسە لەکوێیە بۆیە بەڕاستی من کە کارەکە تەواو بوو وەکو گروپی هوەری دڵخواست سەردانی ئەو بەڕێزان ناکەین و پێشکەشیانەکەین خۆیان لە هەر شوێنێک دای بنێن شایستەیان بێگومان کە بەداخەوە کە چەندین پزیشک و کارمەندی تەندروستیش بۆی ڤایرۆسەکەەوە کە کۆچی دواییان کردووارە ماڵئاوایان لێکەین ماڵئاویان لێکردین هزار درود لە ڕوحی پاکیان ئینشەڵڵا ڕوحیان شاد دەبێت و جێ بەهەشتە بێ کاکەمەران باسی گروپی هوەری دڵخوازە کرد بێگومان کە ئەم گروپە تەمەنی زۆر نییە کە پێشتیش لە پرۆگرامەکانی ڕابردووە باسمان ئەم گروپ و کار و چالاکی هوەرەکانی کردووە بەڵام ئێوە هەر بەردەوامن لە کارکردن و دڵنیاشم کا پرۆژەی زۆر نێو باشتان پێ وەکو گروپەکە لە ئێستا سەرقاڵی چین وەکو گروپەکە گروپی هوەری دڵخواست بوا بۆ 4 ساڵێکە چێ ئیشەکە و نەوەستاوی خۆشببختانە کۆمەڵێک هوەرمەندی زۆر باش هەر لە خانەقین و هەتا زاخۆ پشتگیرمانەکەن چونکە ئێمە بۆ ڕوحێتە کارەکەین کە ئەمانەوێت هوەرمەند کارەکانی بگاتە ئاستێکە شایستە بێ و بە تایبەتیش ئیش لەسەر هوەرمەندی گەنج کە پێویستیان بۆی هاوکاری بکەین کار و پرۆژەکانمان بەداخەوەکو باسماگەر لەم کاتی کەرنتینەکردن و ئەم ڤایرۆسە ڕەزا قورسەکە بەڕاستی هەموو پرۆگرام و بەرنمەکانی ژیانی هەمومانیان تێکداوە بەڵام ئێمە نەوەستاوین ئێستا ئەمانەوێت لە دوای کۆرۆنا یاخود لە سەردەمی کۆرۆناشە ناکرێ هەمومان دانیشین و لە دوور و سەیری ئەمە بکەین ئەکرێ ئێمە تێپەڕێنین ئەو ئەکرێ ئێمە لەگەڵ ئەم ڤایرۆسا ڕابین چونکە لەوانەیە ڤایرۆسا کاتێکی زیاتر لەگەڵمان بەڵام گرنگ یەک شتە دوای وەسەر و بابەتە چۆن خۆمان بپارێزی کاک سەردار زۆر بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان سپاسانەکەم مەمنونتانم ئەمە لێرە سپاس بۆ تەلەڤزیۆنی دایک کەناڵی ئاسمانی گەلی کوردستان هەر لە بەرڕێوەبەر و کارمەند و وێنەگران و هەموو کاروزاروانە کە خزمەتی ئەم کەناڵاکەن لەوتی کەناڵی گەلی کوردستانەیە خزمەتێکی بەرچاوی بە هونەر و هونەرمەندان و ڕۆشنبیران و پایتەختی ڕۆشنبیری کردووە لە هەموو بۆ نەو مناسەبەتەکانە کەناڵی ئاسمانی گەلی کوردستان ئامادەبوونی هەیە بەبێ ماندوو بوون هەچ کاتێ بە کەناڵی گەلی کوردستان دوێ بێ ماندوو بوونە حازر بۆ تا ئەو دقەی
مناسبەکە تاو من لێرە چاو یەک بێشە ماچ زۆر سپاس بۆ کاک سەردار ئێمەش خۆشحاڵین کە بەڕێز دەم ئێوارە لێرەیت لەگەڵەوەشا کە متابەیەکی باشی تەلەڤیزۆنی گەلی کوردستانی تو پرۆگرامەکانی و دوور و نزیک ئاگاد لە هەموو کار و چالاکیەکانیانە زۆر زۆر بەخێر بێت کاک سەردار ئەمەت لە سەرەتا بەوە دەست بکەم کاک سەردار هەر لە تەمەنێکی کەمەوە لە قۆناغی توانین بڵین سەرەتایەوە دەستت کردو بەوەی کە چیتە ناو بواری هونەر و بە میوزیک دەستت پێ کردو ئەمەی خۆت باسێکی ئەو ئەزموونەمان بۆ بکەیت. سوپاس زۆر ڕاستە هەر پێشەوەی وەکو بەردەوام خەڵک باسێکە لە قوتابخانە لە سەرەتایە حەزم لە مۆسیقە و گۆرانی بوو ئیتر لانێ ئەو کاتە نەگونجابێ من زۆر لە کاتێکی زۆر مناڵیا دەستم بە مۆسیقا کردبێت لە ساڵی 1982 ئەو کاتە دەورێکی مۆسیقا کرایەوە لە چالاکی قوتابخانەکان کۆمەڵە لە هونەرمەند و مۆسیقاژنەکانی شاری سلێمانی مامۆسا فەڕەنسیس داود و مامۆسا سەلاح و ئەنۆ قەراقی و مامۆسا فەریدون و مامۆسا حەمای فلود ئەم کۆمەڵە هونەرمەندانەی کە خزمەتێکی زۆریان بەم شارە گەیانەوە ئیتر لێ دەورەیە کرایەوە و ئاگاداریان کردی و کاتە سەرەتا بوو ئەوانەی ئارەزومەندن لە مۆسیقا بێنە ئەوێ ئیتر منش بە خۆشحاڵیەوە یەکێک بووم لەو قوتابیان لەو کەسانی کە حەزم کرد بچمە ئەو دەورەیەوە خۆشحاڵی و مامۆستا فەڕەنسیس داوت کە ڕێز و سڵاوم هەیە بووی کێکێک کە لەوانە خزمەتێکی بەرچاوی زۆری کە لەو کەسانی کە ئێستا لە بوارەکە عیشەکە من یەکێکم لەو قوتابیەکانی مامۆستا و بە ئامێری کەمانچە فێری ئالەتی کەمانچە زۆر ڕاستە لەگەڵ ئەوەشتا قوتابیەکی چالاک بیت بەرداوام بەشداری لە چالاکی و فیستیڤاڵی قوتابخانەکان کردو هەر بەنێو لە هەرێمی کوردستانیش نەوەستایی بەشداری لە چالاکی فیستیڤاڵی پارێزگاکانی عێراقیش کردووە بەردەوام تا ئێستا من دانەبراوم ڕاستە. ئەزمونێکی چۆن بوو ئەمانە بۆ تۆ ئەم سەرەتایە ئەو خۆشەویستیە چۆن دروست بوو خۆشەویستی بۆ هونەر لە لای بەڕێزێت لە سەرەتای ئەو کارە هونەریان کە تۆ دەست پێەکەی کە ئەگەر خۆشەویستیە کرد نەبێ شتێکرد نەبێ من هەر ئەو کەتانی کە لە تەلەڤیزۆنا کۆمەڵە لە هونەرمەندەکان لە تەلەڤیزۆنەکە ئیشەکانانم وەکو تیمۆسقای سلێمانی کە تیپێکی جوان و عریقی پایتەختی ڕۆشنبیری و تیمۆسقای هەولێر و دووهۆکوانەمە بین خۆشحاڵ بووم بەردەوام متابعەمەکردن هەر لە گۆڤار ڕۆژنامەکان هەموو ئەو گۆڤار ڕۆژنامانێت لە کاتی خۆیان دەرچوو من ئێستا هەمووی هەیە هەمووی و کارە هونەریانەی هەر لەوە ئەو عشقە دەست پێ کرد و من گۆرانیەکانیان گۆرانی مۆسیقا و هەموو ئەو مامۆسایانەی وەکو مامۆسا ڕزگار خۆشنا و ئازب عود کە یەکێکم دوان کە عاشقی ئەسپەکەی بوو مامۆسا ئەوری ئەحمەد مامۆسا ئەنۆ قەراقی ئیتر وای لێکردم کە من بەردەوام لەو زۆر ڕاستە. کاک سەردا پاشان بوویتە بە ئەندام لە بەشی مۆسیقای کۆمەڵی هونەرە جوانەکانی سلێمانی ئەمانەت باسێکی ئەوە بکەین ئەندام بوونە چۆن بوو؟ بەڵێ وایە وەڵا هەر لە دوای چالاکی دوای ڕاپەڕین ساڵی 92 بوو ئیتر کۆمەڵی هونەرە جوانەکان کە تیپێکی جوانی شاری سلێمانیە هەموو کۆمەڵی هونەرمەندی بەتوانای شاری سلێمانی کە لە تیپی مۆسیقای نەورۆز و پیرەمێد ئەو کاتە کۆمەڵێ کەس چوونە کۆمەڵی هونەرە جوانەکان داوای ئەندامیانە کرد ئەو کەسانەی ئیتر عەسفی عود و چەلۆ من و کاتە چەلۆم عەزفە کرد فێری ئالەتی چەلۆ بوو بتر مامۆسایەکی مامۆسا ماجد عەبدوڕەزاقیش ئەو کاتە کە لە نەشاد بووم دوای کەمانچە هاو دەورەیەکی مۆسیقای عودی کردەوە ئیتر من بە ئامێری چەلۆ چوومە کۆمەڵی هونەرە جوانەکان و عەسفی عودیشمە کرد بەو شێوە ئیتر وەرگیرام لە ساڵی 1992 لە کۆمەڵی هونەرە جوانەکان کە بڵێم کۆمەڵی هونەرە جوانەکان وەکو پەیمانگای هونەرە جوانەکان کە هەر لە ساڵی هەفتاکانەوە بۆ ئێستاش خزمەتێکی زۆری بە شانۆ و مۆسیقا و وێژە کردو لە شاری سلێمانێک کە جێگای ڕێزە. بەڵێ باسی شانۆت کە بەڕێزتان لانێ و شانۆشدا ڕۆڵێکی بەرچاوتان هەبووە. بەڵێ وەڵام من دوای ئەوە ئیتر بووین من لە شانۆیان لە زۆر لە بوارە وەکو دەوری شانۆم نەبینیوە لەسەر مەسرح بەس من لە درامایە دەستم پێ کرد خۆشبەختانە هەر لەو درامانەی هونەرمە حەسەن میسری بە خۆشەویستی کە دوو کەسی ئازیزی خۆم لە هونەرمەندن ئەوانش کە کەمال عەلی و شیلان عەبدوڵڵا کە زۆر بەڕێزن ئیتر بەهۆی ئەوانە توانیم لە درامای ڕەشەی پۆلیس و گوڵە بێڕۆژەکان و جومعە و کۆمەڵێک درامای زۆر جوانن لە ئیزرمان ئامێنێتەوە کە هیچێکن لەو درامانەی حەسەن میسری من بە یەکێ بەر سەرکەوتوترین دەرهێنەرەکان نێزانم چونکە ئەو درامانەی تا ئێساش بە بەردەوامی
خەڵک متابعەیەەکە. زۆر ڕاستە ئێستاش ئەگەر دووبارە دووبارە شەکانە بێتەوە. دووبارە بکرێتەوە هەر بۆ چێژی سەرەتا پێم وا بێ دانیشینەوە زۆر زۆر بەڕاستی هونەرمەندێکی بەتوانە بوو لێرەوە ڕوحی شاد بێت. پرۆگرامی ئەم ڕۆژتان پێشکەشکرا هیوادارم کاتەوای پرۆگرامەکە بەدڵی ئەو بێت و سووتانە بینی بێت دووبارە بە هیوای هەینێکی خۆش بۆ گەشت لایەکتان ماڵتانەوە خواتان لەگەڵ.